دەکەنەوە ڕایخۆم دەڵبڕم بەرامبەر و دوکانارانی کە سعری شتومەک بەرزەکەنەوەە بۆ بەرامبەر بە خەڵکی لە مانگی ڕەمەزانێک ئەم مانگە پیرۆزە کە خۆی ئەوە نرخەکانیان دابەزاندایە ئەم مانگە بە هەندێک زان بۆ دابەزان بۆ بەرزکردنەوەی نرخەکانیان گرانی و ئەو جورە شتانە یا حەڵاڵ و حەرام مەخسووسی مانگی ڕەمەزان نییە. ئێمە دەتەوای عومرماندا دەتەوای مانگەکانی ساڵدا دەبێ ئەو شتانە ڕعایەت بکەین، فەقیر و فوقەرا دەنەزەر بگرین و شتی بەگران نەفرۆشین. طبعا بازار خۆی خەڵکەکە قسەی دەکاتەوە بڕە گران بووە، طبعا گران بووە، ئەوەش نابی بڕەکە و بازارەش گران بێتەوە گەرە خەڵکەکەش مراعای ئەو ملەتە بکاتەوە و ئەو ڕەمەزانە کە دێتەوە پیرۆزبایی لۆ یەکتری بکەنەوە و ئەوەی لە خسم و کاری و لە برازەرەکانی عاجزە و تووڕێە و بە لێو خۆش بیتەوە و ئەو مانگە لەبەرەوە ڕەحمەت و خۆشیە.